خۆشەویستانی کورسات دیون سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. لە ئێستادا کۆمەڵێک گۆڕانکاری لەسەر ئاستی عێراق ڕوویانداوە دوا بە دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی بە سەرۆکوەزیرانی عێراق لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک گۆڕانکاری چاوەڕوان نەکراو لەسەر ساحەی سیاسی عێراق ڕوویانداوە بە جۆرێک کە وا دەرەکەوێت کە کازمی ئەوێت هەیبەت بۆ حکومڕانی لە عێراق بجێڕێتەوە. هەندێکی تر پێیان وایانە خێرەمە کۆمەڵێک ململانەی ترە و دوجار ئەمە ناچێتە سەر. ینی کۆمەڵێک پرسی جیاجیا پرسیاری جیاجیا لای هاوڵاتیان دروست بووە و بە تایبەتیش لە سەر پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان ئاخۆ پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان بەچی دەگات کورد دەبێت چی بکات لە هەموو ئاڵوگۆڕەکاندا جگە لە ڕێکەوتنیەکی دارایی و نەوتی بۆ پەیوەندی سیاسەکان ئەبێت چی بکات بۆ ئاڵوگۆڕەکانی داهاتوو ئەبێت چی بکات و چۆن خۆی ئامادە بکات. ئێستا کورد ڕقمێکی ڕقم چەندە یاخود ڕقمێکی قورسە یاخود بە چ ڕقمێک ماوەتەوە لەسەر ئاستی ساحەی سیاسی عراقی. هەموو پرسیارانە لە پانۆرامادا تاوتوێ دەکەین بە میوانداری بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێ ئاڵا خان. سوپاس بەڕێزی بن ئەبێ وێنەیەک دێ بە بینەرەکانم لەسەر ئەم دۆخەی ئەگوزەرێ بە تایبەتی لەوەی کە لە چەند شەوی ڕابردوو بە ڕێکەوتنیشی نێوان مستەفا کازمی و عەبدولوهاب ساعیدی سەرۆکی دژە تیرۆر چونە سەر مەقەڕێکی حەزبوڵڵا دواتر ئەمە لە چاو پێشوو ڕووداوەکانی پێشوو نیگەرانیەکان و کاردانەوەکانی ئەوەندە بە قووەت نەبوون. ینی چەند کەسێکی دەستگیر کرد سەرکردەکانی دواتر ئازاد کرد ئێستا ئەیانداتە دادگا بەشێک لە چەکدارەکانیان کۆمەڵێک ئاڵوگۆڕ لە پۆستەکان ڕوویدا. هەموو ئەو وێنانە پرسیاری لای هاوڵاتی دروست کردووە. حەقیقەتەکەی کامەیە؟ سپاس گاکدانا هیوای ساغ و سەلامەتی بۆ هاوڵاتیان و دووربوون لە نەخۆشی و بە بەڵای کۆرۆنا بە سەلامەتی تێپەڕێ لەسەر کوردستان و عێراق و تەواوی دنیا. پێشەوەی وەڵامی و پرسیارە بدەینەوە کە فعلەن لە چەند ڕۆژی ڕابردوو لە چەند سەعاتی ڕابردوو ئەمە گەرمترین ڕووداوی عێراق بوو مەسەلەی دەستگیرکردنی چەند قیادەیەکی حەشتی شعبی. ئەبێ بزانین ئایا وەزعی حزبە سیاسیەکان و پارتە سیاسیەکانی عێراق لەگەڵ مستەفا کاظمی چۆنە. بیرمان نەچێت دەنگدان بە مستەفا کاظمی ڕەنگە بە ئاسانی لە تێپەڕی بەڵام قەنەعەتکردن پێی ئاسان نەبوو. ینی بەشێکی زۆری حزبە شیعیەکان و کوتلە شیعیە باڵاکان لە تاو ئەوەی وەکو خۆمانەڵێن بە کەسێکی وەکو عەدنان زورفی ڕازی نەبوون کە زۆر توندڕە و زۆر زیاتر نزیک لە ئەمریکایە نەزانی ناچار بوون هەندێکیان بە کازمی ڕازی بوون. ڕاستە هەمویان ئامادە بوون و ڕەنگە هەر لە بەرنمەکەی جەناب تا تاوتوی ئەومان کرد ئەو ڕۆژەی کە هەموو لە قەسری جمهوری یان قەسری سەلام ئامادە بوون سەرکردەی قیادە دیارەکان بەڵام هەر ئەوانە خۆشیان دواتر کۆبنەوەی تایبەتی خۆیانیان کردووە و چۆن ئەڵێی پەشیمانن لەوەی کە ئایا چۆن ئەوە بە ئاسانی ڕازی بوونە بەوەی کە مستەفا کاظمی ببێت بە سەرۆکوەزیرانی عێراق. ترسی ئەم هێزانە ئەم بەشی زۆری ئەم لایەنە شیعانە ئەوانن کە هێزی چەکداریان هەیە ئەوانن کە لە چەند ساڵی ڕابردووە باڵادەست بوونە. حکوومەتی دکتۆر عادل ئەحمەدی تەواوی حکوومەتەکەی تەسلیمی ئەمانە کرد بوو چ لە ڕووی ئیدارەی ئەمنی و عسکەریەوە چ لە ڕووی ئیدارەی دەوڵەتیشەوە. ینی حکوومەتەکە حکوومەتێکی زیاتر فتح بوو کەوە ئەو هێزانی تر کە لەگەڵین کە زیاتر هێزی میلیشیان هیچین ئەوەی کە هێزی عسکەریان هەیە. بۆیە هاتنی کازمی بۆ ئەوان و ئەم حرەکەتانی ئیکا ئەوە خۆی هەر لە خۆیان نابەتڵیکی لەلایەن دروست کردووە و ناڕزایەتێکی هەیە لە ناویان پێش ئەوەی ئەم حەدەسەش بێ کۆبنەوەیان کردووە. قیادەی باڵای شیعەکان و وەڵام جوابیان بۆ زۆربەی حیزب و لایەنەکانی تر نردووە بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە. یعنی ئەترافی فتح جارێکی تر کۆبوونەتەوە باسییان لەوە کردو کە یانەوە جارێکی تر ناوماڵ خۆیان ڕێخن و ئەوان زۆر ڕازی نین تۆزیە نیگەرانیشیان لە هەڵسوکەوتی کازمی هەیە و ئایانەوێ حەدێک یان سنوورێک بۆ کازمی دابنێن. ئەمەی کە دوێنێ شەو پێرێشە و با بڵێن بە تەکید پێشە و ڕوویدا ئەمە زیاتر وای کرد کە هەر ئەمڕۆ لایەنە شیعانەی کە باسمان کرد کۆبوونەتەوە کۆبنەوەیەکی زۆر گرنگیان کردووە کۆمەڵی خاڵیان باس کردووە کە ئەمە بەنسبەت ئەوانەوە چۆنەڵێ خەریتەی تەریقە ئەمە نەخشە ڕێگاکەیانە بۆ ئەوی لەگەڵ کازمیە لەم حکوومەتە پاڵپشت بن بەشدار بن یا هەر شتێکی تر چکە دیارە زۆربەیان بەشداریشن و وەزارەتیان هەیە ئەگەر چین بە ناوی بێلایەن و تێکنۆقرات خەڵکیان تەقریب کردو. ئەم کۆبوونەوەی
لایەنە باڵاکانی شیعی ئەمڕۆ بە تەواتی بۆمان دەرەخا کە بەشێکی زۆری شیعە بە تایبەتی چەکدارەکان نیگەرانن و زۆر پێیان خۆش نییە کە مستەفا کاظمی سەرۆک وەزیرانی عێراقە. پێیان خۆش نییە؟ نەخێر پێیان خۆش چی لێ ئەکەوێتەوە ئەو پێیان خۆش بوونەوە؟ ئەمەی کە دوێنێ ڕووی داوە ئەبێ ئەوە لەلامان ینی مهمە بیزانین خەڵکی خۆشمان بزانێت کە جادەی عێراقی بە دڵیەتی ئەگەر دوێن لە سێری ترێندەکانی عێراق بکەین زۆرترین هاشتاگی عێراق ئەڵێ هەمومان لەگەڵ دەستگای دیژە تێرۆرین بۆ ڕاونان و یان کۆتایی هێنان بە ئەحزابی میلیشیاوی بەرزترین ترند و یان با بڵێن هاشتاگی دوێنێ عێراق ئەمە بووە. جادە مزاهرە لە ساحەی تەحریر بۆ پشتیوانی بوو بۆ چونکە کازمی توانی دووشت ینی ئەوەی کە دوێنێ کردی و کە کوتایەنە سەر با بڵێن یەکێ لە باراگاکانی یا وەکرەکانی یەکێک لە با بڵێن چەکدارەکان یا هێزەکانی حەشتی شعبی کە حیزب اللهشە ئەمە دووسێ شت بوو. یەک ئەوانەی کە دەستگیر کراون دیارە ئەوانن کە زۆربەی ئەو ساڕوخانە یا ئەو موشەکانی ئەرێتە خەزراوە وەندرێتە مەتار و لایەنەکان ئەمە لەوێەوە دەرەچێ و دیارە معلوماتی تەواو ئیستیخباراتیش هەبووە دوو قاعدە دوو بنکەی تەواو ئامادەکراو بۆ کە جارێکی تر ئەم ساڕوخانە بهاوێژن. دیارە خەڵکی زۆر ئەمەی پێخۆشە چکە تایسە لە عێراق هەر ئەبیستین ساڕوخێکی نادیار کەوتە خەزرا ساڕوخێک کە جیهەتەکەی دیار نییە دوایە چن پاشماوەکەی لە دۆرە لە فلان شوێن ئەدۆزنەوە بەڵام مەزدەڕەکەی نازانن. ئەم دوێنێ ئەمەی بە خەڵک وتی مەزدەڕەکەی ئەم مەزرعەیە لە دۆڕەیە عیدی ئەم هێزە میلیشیا حەشدی شعبەیە کە ناویان فڵانە. خاڵی دووەم ئەو کەسانی کە دەستگیری کردوون خەڵکی باڵای تایە باس لەواکرێت جگە یان ئەو وای تەسویق کردووە کە جگە لەوەی ئەمانە بەشێکن لە هاویشتنی ئەم موشەکانە و دروستکردنی دڵە ڕاوکێ بۆ خەڵک چ لە ناوچەی خەزراوە لە ناوچەی تریش ئەوانن کە دەستیان هەیە لە کوشتنی خۆپیشاندەرەکان لە ئۆکتۆبەر و لە دواتر لە مانگی 10 ئەمەش جارێکی تر دڵخۆشی لای خەڵک دروستکۆ چکە داوای متەزاهرین داوای هەموو عێراقیش تا ئێستاش داوای نێودەوڵەتیش ئەو بووە کە حکوومەتی عێراقی تاوانبارەکانی کە خەڵکی کوش لە مزاهرات بە سەدان کەس و گەنج کوژران بدۆزیێتەوە بیانداتە دادگا. ئەم دوێنێ وتی بەشێک لەوانەی گیراوە کۆتایسە 14 کەسیان گیراوە لە ژێر تحقیقن و بڕیارە تەسلیمی دادگا بکرێن و تەسلیمی یعنی قەزا بکرێن بە ڕوشێنی خۆیان محاکەمە بکرێن. گوایە ئەمە ئەوانن کە بەشێکیان دەستیان لە کوشتن و قەتلی خۆپیشاندەران هەیە بۆیە بەشوەیەکی گشتی جادە لەگەڵی بوو بەڵام نیگەرانی هێزە شیعە چەکدارەکانی لێ ئەڵاخان ئەو جادە مەسەلەن تەوزیع بێ بەسەر هێز و لایەنە سیاسیەکان تەسیری ئەوەی لەسەر بێ بەسەلەن بۆ نمونە سەدریەکان هەن مەسەلەن لایەنگرانی فەتەحن لایەنگرانی مثلا مالیکیان کۆمەڵێک لایەنگری جۆرا جۆرە نۆکو هەرێمی کوردستان ئەمانە ڕاستەوخۆ لەلایەن هێزە سیاسەکانەوە تحریککردن یا سەیری ئەدای حکوومەتەکەن. بێگومان لە عێراق کێشەیەک هەیە هەموو لایەک هێزێکی زۆری هەیە خەڵکی هەیە لە جادا ئەجا کێشەیەکی تری گەورە لە عێراق ئەوەیە زۆربەی هێزە گەورەکان یا با بڵێن ئەوەی پیانەڵێن زەعامەتەکان هەمویان با بڵێن جێیشی ئەلکترۆنیان هەیە. یعنی ئەگەر ملاحەزە بکەی ئیمڕۆ لە عێراقا ئەوەی کە ئەتخوێنەوە لە ئیعلام و لە هەمووی خەڵک زۆر نیگەرانە لە ئەو شەڕی فەیسبووکە وای لێ هاتووە کەناڵەکانیش خەبەری نادروست وەرەگرن لە کۆ لە فەیسبووکەکان و لەم هەموو دەستگا ئیعلامی و مفەبرەک و پەیجە دروستکراوانەی کە ملیۆنەها دۆلاری لێ سەرفەکرێ ئەمەیان هی فلان کەسە ئەمەیان هی فلان کەسە ئەویان هی فلان قایدەوە فلان سەرۆکەوە هی فلان ڕئیس حیزبەوە بەڕاستیش وایە و پارێکی زۆر لەوە لە عێراق سەرفەکرێ لەبەرەوە جاری وایە ئەسڵەن تۆ نازانی کام هەواڵ ڕاستە ینی هەواڵ هەبووە دوێنێ لەسەر قەناتی زۆر دیار و ڕسمی وڵات یان عێراق بڵاو کراوەتەوە دواتر دەرچوە خەبەرێکی فەیسبوک و ڕاست نییە هی ئەم جێیشە ئەلکترۆنیانێ ئەمە خۆی لە خۆی کێشەیە لەبەرەوە مستەفا کاظمی بەڕاستی لە وەزعێکایە ئەیەوێت قانون فەڕستکە ئەو خەڵکەی کە پێیان خۆشە یاسا بگەڕێتەوە چەک داماڵێت لە عێراق چەک بکەوێتەوە دەستی دەوڵات لە دەستی هێز و چەکدار و میلیشیانە نەمێنێ پشتیوانی ئەم پرۆسەی کاظمی ئەکەن کە تا دوێنێگە سێری تویتەر و بەیانەکان بکەی بەشێکی زۆری سونەی لەگەڵایە کورد پێی خۆشە یاسا سەروەر بێ لە عێراقا هەرچەندە بەڕسمی هیچ حیزبێکی کوردی خۆی لە قەرەی ئەم مۆزوعە نەداوە شیعەکان تا حدێک تیاری سەدریش بێدەنگە پێیخۆشە بەڵام باقی ئەوەی پێم وتی زیاتر فتح و یان ئەوانەی لە ناو چوارچێوەی بینان ئەو هێزە چەکدارانە پێیان ناخۆشە بیرمان نەچێ حەشدی شعبیش حەشدێک هەیە هەژدێکی منەظەمە لە چوارچێوەی یاسایە هەیئەی حەشدی شعبیە بەڵام هەندێکیان بڕیار
ئەمر ئەوامر لە قیادەی حەشدی شعبی وەرناگرن لە مستەفا دەرەوەی عێراق کاظمی وەریگرن. گرفتی لەگەڵ ئەمانە هەیە نەک ئەوانەی کە بە یاسا لە پەرلەمان دەنجانە سەر نەخێر گرفتی لەگەڵ ئەوانە هەیە کە لە دەرەوەی حەشدی شعبی و یاسان و بوونەتە کێشە بۆ عێراق و دروستکردنی نائارامی. زۆرینە و کەمینە لەوانەیە کامان زۆرینێت بەتەکید ئەوانەی کە بە فەرمی نەناسراون دیارترن، بەڵام ئەگە بیتە سەر حەجم ئەوانیش زۆرن. چەکێکی زۆر لە عێراقی ینی ئەوەی ئێمە معلوماتمان لایە لە منتیقەیەکی وەکو کەڕادەی لە بەغا بەشی 2 ساڵ شەڕ چەک هەیە. ئەگەر شەڕ لە ناو فەسیلەکان خۆی دروست بێەوە شەڕ کە خوانەکە خەریک بوو دوێنێ لە عێراقا لە بەغدایە دروست بێ لە بینی حکوومەت و هێزی چەکداری و حەشدی شعبی بەڕاستی هێزێک یعنی شەڕێکی خوێناوی ئەبێت چکە چەکێکی زۆر هەیە ینی ئەو مەزرعەیە و دەیان مەزرعی تر و شوێنی تر باخانە چی پێ ئەڵێن کە لە بەغدا هەیە پڕی چەکە و پڕی موشەکیشە و بەشی زۆریشیان تەنانەت دەستگای حەشدی شعبیش نازانێت چییە و ژمارەکەیان چۆنەوە کێ لە ینی هی کێیە و کێ کۆنتترۆلیانەکە. مەترسی ئەمە هەیە مەسەن هەر ئەو جەشی ئەلکترۆنی مەسە لەسە فەیسبوک زۆر شتی داگیر کردووە مەسەن کۆمەڵێک خەبەر هەیە دوای کە سەرچاوەکەی بە دوای ئەچی فەیک دەرەچێ ئەمانە ئەم مەسلەی ئەوڵێ کە عراق لە لێواری تەقینەوێ و شەڕە ناوخۆی دروستە بێ مەسەن بەریتانیا لەو بارەوە مخابراتی بەریتانیا لەو بارەوە قسەی کردووە. ئەمانە نزیکە ڕووبدات یاخود خەریتەکە بە شێوەیەشترە خەریتە سیاسی بیرمان نەچی ئێمە ئێستا لە کاتێکا باسی وەزعی عێراقەکەین باسی ناوخۆی عێراقەکەین لەسەر حدودی عێراقیش نائارامی هەیە. ئەمڕۆ وەزارەتی پێشمەرگەی ئەلانی کردوڵێت هێزەکانی تورکیا 40 کیلۆمەتر هاتوون ئێران 10 کیلۆمەتر هاتووە. ئەمەش جارێکی تر قەلقی بۆ عێراق دروست کردووە. کێشەیەکی تری عێراق ئەوەیە ئەمڕۆ دووچاری گەورەترین ئەزمەی اقتصادی بۆتەوە جگە لە ئەزمەی کۆرۆنا. ئەمانە هەمووی بەستراوە بە یەکەوە ینی ئەبێ ئێمە بەرچاومان ڕوون بێ کاتێک باسی عێراقەکەین باسی عێراقێکی نائارامەکەین لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەحیەوە لە ڕووی ئەمنیەوە هەموو شتێک واری دەتێدا ڕووبدا بەڵێ هەموو شتێک ڕاتێ ئەنجا مەسەن لێرە دەی باسەکە ئێمەی هەرێمی کوردستان تۆ ئیسەمڕۆ هەرێمی کوردستان تۆ خۆتش کێشت هەیە ئەو نائارامی لەسەر سنوورەکانی عێراقی سنووری تۆیە ئەمە تەوەرێکی گفتوگوکانمانە بێ بەڵام منەمەوێ هەر لە وێنەکەەوە بینە دەرەوە فەرعیشی تری شرۆڤایی بکەین لەوەی کە ئەمانی کە کازمی ئەیکا ئیرادەیەکی خۆماڵی عراقیە مەسەلەن کۆمەڵێک هێزی لە پشتەکەیانەوەی عراق نەکەوێت یاخود نەخشەیەکی ئەمریکیە کە زۆر کەس پێی وایە ئەمە پلانێکی ئەمریکیە لە کوشتنی قاسمی سلێمانی و مەهدی مۆهەندیس بۆ دانانی عەدنان زوڵفی کە بەڕێستان شیتان کردو دواتر بۆ دانانی مستەفا کازمی ئێستا بۆ ئەم هەنگاوانە کە مەسەلەن بۆ من لابردنی فالح فەیازەوە بۆ دانانی خالد عوبێدی هەموو ئەمانە خەریتەیەکی خۆماڵی عراقین هەوڵێکە بۆ ڕاگررتنی عراق لەم دۆخە یاخود خەریتەیەکی ئەمریکیە. ئەبێ دایمەن بە واقع قسە بکەین واقعەکەی لە چەند ساڵی ڕابردوو لە عێراقا لە دوای ڕوخانی سەدامەوە حکوومەتەیەک لە دوای یەکەکان هیچی حکوومەتی تەواو عێراق دروستکەری نەبووە ئەگەر مستەلاحەکەم ڕاست بێ دایمەن دەستی دەرەکی و ئیقلیمی هەبووە لە دانانی ڕئیس وزەرا تەحدیدەن ڕەنگە ڕئیسی جمهور و یعنی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمانی چکە بە سەفقەیەکی تەوافقی دێ دەوڵەتان بە تایبەتی ئێران و ئەمریکا ڕۆڵیان هەبوو بێ لەوەی کە ڕئیسی پەرلەمانە یا سەرۆکی کۆمارە بەڵام بە زۆرتر ڕئیسی وزەرا لەبەر بەپێی دەستور زۆرترین دەسەڵات لە عێراق و بە تایبەتی دەسەڵاتی عسکەری و ئەمنی لای سەرۆک وەزیرانە لەبەر لە عێراق سەرۆک وەزیران قایدی عامی قواتی مسلحەیە ئەو دوو دەسەڵاتی تر ئەوەندە ئەو دەسەڵاتە ئەمنی و عسکەریان نیە ئەوەی کە ڕئیس وزەرا هەیەتی لەبەرەوەی من نابێ کە باسی عێراقەکەین بڵێن وڵای ئەم حکوومەتە عێراقیە و عێراق دروستی کردو ئەم حیزبانە هێناوێنە بە دەلیلی ئەوەی بە ئاسانی عادل عەبدولمەهدیش نەبوو بە ڕئیس وزەرا ینی کاتێک انتخابات تەواو بوو ئەگەر بیتە سەر دەستور کوتلەی گەورە سائیرون بوو بەڵام نە سائیرون توانی وەفتحیش لە هەمان ڕۆژا خۆی تەسجیل کرد کە گوایە ئەوش کوتلەی گەورەیە بەڵام کەسیان نەیانتوانی ڕئیس وزەرا بێنن ئەگینا بگەڕیتەوە بۆ دەستور ئەوایە وازح بێ تا ئەو کاتەی هەردووکیان ڕێک نەکەوتن لەسەر عادل عەبدولمەهدی نەمانتوانی حکوومەت تەشکیلکەین بۆ چکە ئەگەر ئەم لابی کردایە ئەم هێزە دژیە بوو وەگەر ڕئیس وزەرا لە سائیرون و لە تەیاری سەدری بووە لایەکەی تر دژیە بوو ئانا ئارامی دروستەوە بە نەتیجە حکوومەت یەک هاتەکایەوە زۆر ئێران بوو زیاتر لە ئێران نزیک بوو بەڵێ وایە
و زیاتر وەکو وتم حکوومەتێک بوو هێزە شیعە ئەوانەی کە چەکدارە حەشدی شعبیەکان ئەیان بڕبڕێەوە ئەمە نیگەرانێکی زۆری لای ئەمریکا دروست کرد. ئەمریکا بووە ئەوەی کە مەترسێکی زۆری لەسەر ژیانی خۆی و هێزەکانی و قاعیدەکانی و لەسەر تەنانەت سەفارەتی ئەمریکیش هەبوو. بەردەوام بۆ خۆتان نەزانن ڕوبەڕووی تێرۆریستی و کردەوەی تێرۆریستی و مۆشەکە بوونەوە. دیارە لە ماوەی ینی پێش ئەوەی مزاهرەکان دەست پێ بکە وەزیری دەرەوە هی ئەمریکا چەند جارێ سەردانی عێراقی کرد. من خۆم لە ڕەنگە پێشتیش باسم کرێت لە دوو سەردانە ئامادە بووم لە کۆبنەوەی لەگەڵ سەرۆکی وەزیران و جارێکشیان لەگەڵ سەرۆکی پەرلەمان لە هەردوو جارەکە باسی ئەوەی کرد دەبێ عێراق حەدێک بۆ تەدەخولی ئێرانی دابنێ ئەگەر ئێوە داینانێن ئێمە دای ئەنێ ئەمە دانانەکە بەڵام نەکرا نەتیجە مزاهرە دروست بوو. ئەو مزاهرانە کە ئەیانوت بەشێکی ئەمریکای لە پشتە بەڵێ لە پشتی بووە بۆ گۆڕینی ئەم حکوومەتە و هاتنەکایە حکوومەتێکی مەدەنی بۆیە مەسەلا شیعەکان بە ئاسانی مەسەنە لەسەر علاوی موافقەتیانە کرد ئەوە زورفیان هەر زۆر ڕەفز بوو کە زۆر بە یەکێکی نزیک و یان بە ئەسڵم پیاوی مخابەراتی ئەمریکیان نەزانی لە نەتیجە مەسەلێکی عەرەبی هەیە ئەڵێ مردنم پیشاندای کە تا بە تا ڕازیبی لە تاو مردن بڵێن بە کۆرۆنا ڕازی بزەبت وایە بە کازمی ڕازی بوون. ئێستا دیسان پەشیمانن ئەوەی خۆمانەڵی زۆربەیان دەستی خۆی گەستووە کە چۆن توانی بە کازمیش ڕازبی لەبەرەوەی هیچی لە بەردەم نەمابوو جادە وێران بوو وەزعێکی اقتصادی خراپ هەبوو وەزعێکی دنیای و کۆرۆنای خراپ هەبوو ناچار بوون بە کازمی ڕازبی نەگینا کازمیشیان بەدڵ نەبوو بۆیە بەڵێ قسەکەی جەنابەت ڕاستە ئەمریکا ئەم گۆڕانکاری پێخۆشە زۆر پشتیوانی حکوومەتی کازمی ئەوێ حکوومەتێک بێ حکوومەتێکی مەدەنی بێ حکوومەتێک بێ هێزی چەکدار باڵا دەست نەبێتایە قانونتیایە سەروەر بێ و هەموو پشتیوانێکی ئەم حکوومەتاکەن لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی هەموو قەیرانێک بەڵام بەمەرجێک ئەم حکوومەتە ئەو حکوومەتە بێ کە حەد بۆ نفوزی ئێران دابنێت و دەسەڵاتی هێزە چەکدارەکانی کە سەر بە ئێرانن بە تایبەتی کەم بکاتەوە ئەوە ئێستا بەش ئەو مەرحەلەیە دەستی پێکردووە بۆ لەگەڵ هێزە شیعەکان بۆ دروست نابێت بەڵێ ئەمە مەرحەلەیە دەستی پێکردووە ئەوەی کە دوێنێشەوە پێرێشەوە ڕوویدا بڵێ ینی خۆتۆ ئاگاداری کاتێک هێزی دژە تێرۆر چۆتە سەر ئەو بارەگایە لە بەرامبەرە بەشێکی حەشدی شعبی چوونەتەوە سەر هێز ینی مەقڕێکی ڕسمی دەوڵەت کەمە قابلی قوبوڵ نییە و ناوچەی خەزرا تا چەند ساعتێک زۆر وەزعی خراپ و شلۆق بوو تا دواتر هەندێک لە قیادەکانی عێراق هاتنە سەر خەت و نەیان هێشت وەزعەکە تەشەنە بکە بۆیە بەرکەوتن لەگەڵی حەشدی شعبی مەترسی لەگەڵ ئەوەی دەستێکی بە پشتی کازمێوێ ئەمریکا بە دەستێکی تریش چوەکو سەرکوتکردن بێت چوەکو هۆشداری توند بێت چوەکو ئاگادارکردنەوە بێ بۆ لایەنە شیعەکان ئەوەش ئەکات بۆ ئەوەی دۆخێکی ئارام و ناسەقامگیر دروست نەکەن یاخود بیانەوە ڕێکەوتنێ بکەن لە ڕێی پەرلەمانەوە جارێکی تر متمانە لە کازمی وەرگرنەوە ئەگەر جوابی ئەوە بۆ بدەمەوە ئەمڕۆ هێزە شیعەکان بە تایبەتی ئەوەی وتمان هێزەکانی کە زیاتر لە ناو بینا و فەتحن و هێزە چەکدارەکان کۆبنەوەیکی باڵایان کردووە کۆمەڵێ بڕیاریان داوە یەک لەو بڕیارانە ئەوان لەگەڵەوە نین کەوا هێزەکانی وڵات ڕوبەڕووی یەکتری ببنەوە پێیان وا بووە ئەم هەڵکوتنە سەر ئەم مەقەڕە ئەمە لە دەرەوەی یاسایە هەر کەسێک داوا کراوە بە کتابی ڕسمی بچن دەستگیری بکەن نەک بەم هەڵکوتانە دوو داوایان کردووە دەست بەجێ هێزەکانی ئەمریکا بچێتە دەرەوە ینی ئەوە بڕیاری کە پەرلەمان داوێتی ئەمڕۆ بڕیاریان داوە کە دەبێت دەست بەجێ کازمی چۆن ئەوێت چەک ڕاماڵێت لە عێراقا بەڵام لە بەرامبەر ئەویشە دەبێت بەرنامەی چوونە دەرەوە و دەرکردنی هێزەکانی ئاوپەیمانی بە تایبەتی ئەمریکا جێبەجێ بکە ساڵێکیان داناوە بۆ کازمی بۆ ئەوەی کەوە هەڵبژاردن لە عێراق بکە یەکێ لە خاڵەکانی تر کە باسییان کردووە ئەمە خۆی ینی جێ متمانێ دەڵێت دەبێت سەلاحیاتی ڕئیسی وزەرا کازمی لە چوارچێوەی بەرنامەی حکوومەت دەرنەچێ بۆی ئەوان پێیان وایە ئەوەی کازمی پێرێ کردوێتی لە چوارچێوەی بەرنمەکەی دەرچووە بەرنمەکەی ئەوەی تیان نییە لە کاتێکا بگەڕیتەوە بەرنمەکەی من خۆم لە ئەمڕۆ دوایەوە ئەو هەواڵم خێنەوە بەرنامەی حکوومیەکەی کە پێشکەشمانی کرد چووم باسی سەروەری یاسایتایە باسی حەسری سیلاحیتایە بەڵام ئەمان ئەمڕۆ ئەڵێنە بێ پیاچوونەوە بە دەسەڵاتەکانی بکرێ بۆیە ئەوان ترسیان لە کازمی چکە کازمی تەواو دەسەڵاتی قایدی عامی قواتی مسلحی هەیە جارێکی تر باسەکەن ئەڵێن نابێت جێش لە ناو شارەکانە بمێنێ ئەمەش خاڵێکی ترە ئەمڕۆ ئەڵێن ئەبێ هەرچی هێزی عراقی ئەڵێن جێش نابێ بێنیت
بیکەیتە هێزێک بۆ ململانەی حزب و لایەنەکان و پارتەکان و کوتلە سیاسیەکان دەبێت تەنها هێزی ناوخۆ باڵا دەست بێ شورتە و ینی بەشەکانی شورتە و پۆلیس لە ناو شار بێ بڵێن یەکەم مانۆڕە بەرامبەر بە مستەفا کاظمی خاڵێکی تر باسییان کردووە کۆنتترۆلکردنی مەنافزی حدودی لە ناویان ئەڵێ و بە تایبەتی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان دەبێت هێزی عێراقی بچێت کۆنتترۆلی بکە ینی ئەمە ئەمڕۆ ئەمە کە باس کراوە هەمووی بۆ تحجیمکردنی کاظمیە ینی ئەمە دلیلی ئەوەیە کە هێزێکی گەورەی زۆری شیعە زۆر ڕازی نابن لە ئەدایی کاظمی و پێم وایە کێشەی بۆ دروستەکەن ئەگاتە کوێ بە تەسەوری خۆت کاظمی پێویستی بە پشتیوانی هەیە ناو و دەرەکی لە بەرامبەر ئەم هێزەی کە دەستی پێکری ئێستا بە علەنی قساکایانێ گەرجەنابەت سێری ئەو هەموو تویتەرەی هێزە سەرکردەکانی حەشدی شعبی بکەیت بە قەیسی خەزعەلی و عسکەری و کێو ئەبوو کێو ئەمانەوە ئەگەر سێری بکەی هەمووی تهدیدە زمانی تهدیدە بەڵام لە چاو مواقیفەکانی ڕابردویان کەمێک ئارامتر نین موقفەکانی ڕابردویان تویتەکانی ڕابردویان زۆر تۆم بوو ینی بە تایبەتی خەزعەلی بەڵام هەستەکەی تهدیدی زۆرە بەڵام ئارامترە لەبەرەوەی ئەو حرەکەی کە دوێنێ شەو پێرێشێ کراوە جادەی لەگەڵایە هەموو جادە و خەڵکی تری عێراق پێی خۆش بووە کە تۆ بچی ئەو خەڵکانە بگری کە بوونەتە هۆی مەترسی کە بوونەتە هۆی بەڕەڵایی و نەبوونی یاسا و چەک لە هەموو شوێنێک هەیە و هەروەها ینی بەشێکن لەوانەی کە دەستیان هەبووە لە کوشتنی خۆپیشاندەران جا لەبەرەوە ئەکید تۆنی تویتەکانیان یا خیتابەکانیان نزمە بەڵام لە بەرامبەرشان نیگەرانی خۆیان ئەمڕۆ پیشان داوە من پێم وایە کاظمی پشتیوانێکی زۆری لایەنەکانی غەیری ئەمانی ئەبێت و پشتیوانی نێودەوڵەتی زۆری ئەبێت بەڵام بە هیوای ئەوەی کە پشتیوانەکەی لە پەرلەمان و لە هەموو شوێنێک تا ئەو حەدە بێ کە بتوانێت بەڕاستی ئەو بەرنامەی کە دایناوە جێبەجێ بکات. قسەیەکی تر هەیە لە ناوەندە استراتیژی لێکۆڵینەوەکان باز لەوەکە کە ئەمریکا ئەوێت کاظمی لە حکوومەتەیە بە اتفاقیەکی هاوسەنگ کە لە جادەی عراقیە لە سەری نەکەوێت لەگەڵ هەرێمی کوردستان کورد بهێنێتەوە ناو بەغدا جارێکی تر بە لێکەوتی اقتصادی سنە بە کۆمەڵێک پۆستی هەم ئەمنی و هەمیش پۆستی جۆرا و زۆر جارێکی تر لەو لاتەریک بوونیان بیان هێنێتەوە ناو حکوومەت و شیعەش خۆی لەناو بابەتەکەیە بەمە جارێکی تر میکسێک دروست کاتەوە بۆ حکوومەتی کاظمی ئەمەی بۆ ئەکرێ یان ئەم پلانە هەیە بە حەقیقی بەڵێەوەی کە لە بەرنمەکانیەتی بەرامبەر بە سنە تەحدیدەن چکە لە چەند ساڵی ڕابردوو سنە هیچ بەشدار نەبوونە لە قەراری ئەمنی تەنها وەزیری دیفاعی ئەوان بۆ بەڵام وەزیری دیفاع بەشێک نەبووە لە قەراری ئەمنی لە عێراقا لەبەرەوە دەسەڵاتەکان لای ئەمنی وەتەنی بۆ لای مستەشاری ئەمنی وەتەنی بۆ لای کۆمەڵێ قیاداتی تر بووە و هێزی ناوخۆ و وەقایدی عام و باڵێن ئەرکان و ئەمانە هەمووی لە لای سنە نەبووە بۆیە بەڵێ مستەفا ئەیەوێت کاظمی ئەیەوێت هەندێک پۆست حساسی ئەمنی بدا بە هەندێک کەسی سونەی بەڵام کە جێی سیقەن بەڕاستیش با بڵێم کە لەسەر بەشی ئێران حیسابنی بۆ نمونە یەکێکی وەکو خالد العوبەیدی کە زیاتر لەگەڵ نەسرایە لەگەڵ عبادیە کە ئەوان زیاتر بە خەتی ئەمریکا با بڵێن ئەولا وەسفەکرێن یان حیسابەکرێن بۆ ناو کورد کاظمی نایەوێت کێشە لەگەڵ کورد دروست بکە بە هیچ شێوەیەک و هەموو هێزە سونیەکان بەشدارن و بەشی زۆری هێزە سونیەکان پشتیوانیەکەن خۆ ئەگەر بیتە سەر حقیقەت ئەگەر پێشەوەی بێنمە سەر کورد هێزی سونەی سە بەسەر دوو گروپ تەواو دابەشن تقریبا بەشێکیان تەحالوفی قیوان کە سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتیەکانە سەرۆکایەتیانەکە کە بەشی زۆری پەرلەمانتارەکانی لەگەڵایە ئەگە بە ژمارە هەفتا پەرلەمانتارن تقریبا نزیکی پەنجای لەگەڵ سەرۆکی پەرلەمانن بیستێکیان لەگەڵ ئەو هێزەی ترن کە خەمیس خەنجەر و ئەوانن کە ئێستا بەخۆیان دەڵێن هێزەکانی ناوچە ئازادکراوەکان نواب الودن المحررە کە لەم ئەخیرانە ئەمانیش ئێستا بەشداریان کردووە وەزیریان هەیە لەم حکوومەتە و پشتیوانن و کەسێکی وەکو خالد العوبەیدی لە ضمنی ئەم گروپەیە کە ئاوا پۆستێکی باڵای بدرێتێ دیارە ئەمان پشتیوانی ئەکەن و سەرۆکی پەرلەمانیش بەشدارە وەزارەتی هەیە یعنی ئەوە لە زۆربەی دەستگاکان ینی بەشدارە بۆیە پشتیوانی ئەبێت بینە سەر کورد بەڵێ کاظمی ئەوێت کورد ڕازیکە بەڵام لە بەرامبەر یەک لە ڕێگەی ئەوەی کە لە هەندێک پۆستە وابکە کوردیش بەشدار بێت بە تایبەتی لە داهاتوودا هەندێک پۆستی هەیئەکان کۆمسیۆنە سەربەخۆکان و هەندێک جێگری وەزیر و ینی پۆستی تر
دابەشەکرێ من پێم وایە لەوێ بەشی کورد هەیە لەوە تەوازن ڕائگرێ لەوەی کورد لەو پۆستانە هەبێت چکەمانەچی ئەم پۆستانە سابتترن وەکو پۆستی وەزیرنیە چکە ڕەنگە ئەم حکوومەتە ساڵێ بێ ساڵونیوە بێ وەزارەتەکان نامێنن بەڵام ئەم پۆستانە تقریبان سابتن خاڵێکی تر کەوێ کوردی پێ ڕازیکە مەسلەی ئیتیفاقە لەگەڵ هەرێمی کوردستان ڕاستە ینی ئەوەی ئێمە بیستومانە نەک لە با بڵێن شاندەکەی خۆمان بەڕاستی لە با بڵێن مەجلیسی وزەرا و لەوانەیە کە بەشدار بوون لە کۆبوونەوەکە بۆمانیان باس کردووە تۆزێ بەڕاشکاوە قسە کراوە کازمی ڕوبەڕووی با بڵێن شارێکی گەورەی جادەی عێراقی لەوەی کە هەرێمی کوردستان داهات تەسلیم ناکە پەرلەمانتارێکی زۆر لە عێراقا پێیان وایە ئەوەی کە ئەو قوانەیە کە دایمە باسیەکەن کە هەرێم نەوتەکە نادا بەڵام دەبێ پارەی بدەیتێ ئەم پارە لە نەوت و پارەی بەسرا و عیمارە و نازانم کێ ئەڕوا ئەو شوێنانە وێرانن پارەیان نییە بەڵام هەرێم نەوتەکەش ئەبا و دەبێت تۆ پارەش بدەیت یعنی ئەمە بۆتە هۆی ئەوەی کە کێشەکە قوڵتر بۆتەوە بە تایبەتیش لە کاتی کە دکتۆر فارسیێن وەزیری مالیە بوو پێیان وایە داهاتی نەوتی بەسرایە بەڵام ئەو کردوێتی بە پارە بۆ هەرێمی ناردۆ لە کاتێک هەرێم نەوتی تەسلیم نەکردو من لێرەیە وەکو پەرلەمانتارێکی عێراق وەکو چاودێرێک لە دەسەڵاتەکەمان لەناو پەرلەمان بەڵێ هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو یەک دینار $1 نەوتی تەسلیمی بەغا نەکرد هەر ئەوەش بوو چارە نووسەکەی گیاندا ئەمەشی وای لێمان کرد کە گەشتون بەم ڕۆژەی کە ئێستا ئەم کێشە گەورەی با بڵێن پارە و مەعاش لە هەرێمی کوردستانەیە لە کاتێکە ئەمە قانونە دەنگمان لەسەردا هەمومان ینی هەموو لایەنەکانی تری عێراقیش بەڕاستی هاوکارمان بوون مەسەلەن لە وتنی ئەمانە ڕەخنە لە بەڕێز دەگیرێت ئەڵێن ئاڵاخان توێتی مەسەلەن داهاتمان ڕادەست نەکرد کارێکی خراپمان کرد لە ڕابردووشەیڵێمەوە لە ڕابردووش و لە ئێستاشە سیاسەتی نەوت ڕاست نەبووە لە هەرێمی کوردستان سیاسەتێکی غەڵت بووە ئەو استراتیجیەی نەودانرابوو لە حکوومەتی پێشوش و ئەم حکوومەتە سیاسەتێکی ڕاست نییە چونکە بەپێی هەموو بنەما قانونیەکان بێ بەپێی قانونی موازنەی عێراق بێ قانونی موازنەی فیدرال بێ کە پەرلەمانتارە کوردەکان خۆیان دەنگی لەسەردەن کە وەزیری مالیە ماوەیەک هۆشیار زێباری بووە لە ماوەی ڕابردووە فواد حسێن خۆی بووە دکتۆر فواد حسێن بووە قانونی موازنەڵێ بێت تۆ داهاتی ئەمنە بەرمیلنەوت تەسلیمی بەغا بکەی بەڵام کە تۆ نەی یەک بەرمیلنەوت تەسلیمی بەغانەکەی لە بەرامبەر ئەوشا تۆ داوای مەعاش بکەی کە بەغاش مەعاشەکەی بڕی تۆ دیفاع بکەی ناتوانانی دیفاع بکەیت چکە ئێمە پەرلەمانتاری عێراقین و دەنگمان بەم یاسایە داوە کاتێک دەنگ بە موازنە دراوە هەموو لایەنە شیعی و سونیەکان لەگەڵمان دەنگیان داوە یعنی دەنگیان داوە کە مەعاش بڕوا بۆ هەرێمی کوردستان بەڵام بەرامبەر ئەمە کەمیە بەرمیل نەوتە تۆ نای بەرمیل نەوتەکە تەسلیم بکەیت تۆ نای داهاتەکە تەسلیم بکەیت تۆ ناهێڵی ڕقابەی مالی عێراقی بێت تەسقیقی خاڵە سنووریەکان بکات یعنی ئەمە لە ئیستیزافەی وەزیری داراییشا بە وجودی هەموو ئەندام پەرلەمەکە باوەڕکە ئەنجاش دیفاعمان کرد ڕەنگە من یەکێکم لەوانەی کە ڕەنگە زۆر خەڵکی کوردستانی بینیان کە لەگەڵ پەرلەمانتارێکی و هودە سەجاد بوو بە دەنگە دەنگم کە هاتە سەر مەعاش و تێمە نابێ مەعاش بدەین وتم بۆتان نییە دەستکاری مەعاشی خەڵک بکەن مەعاشی هەرێمی کوردستان مۆزەفی هەرێمی کوردستان وەکو مۆزەفی عێراق ئەم حکوومەتە دەبێ پارە بدا وەڵامی داوەتی باش ئەی ناکرێت تۆش داهاتەکەت نەدەی ناکرێت نەهێڵی ڕقابەی مالی بڕوات ینی ئەم سیجالە ئەبێ کۆتایی پێ بێ بەچی کۆتایی پێدێ بۆی ئێمەش بتوانین دیفاع بکەین بەوە کۆتایی پێدێ کە ئەم ئێستا وەفدە بگەنە ڕێککەوتنێکی کۆنکریتی ڕێککەوتنەکە جێبەجێ بکرێت چکە ئەم ساڵەوە ئەچێت موازنە نەبێت لە عێراقا کە قانونی موازنە نەبێت هیچ یاسایەک نییە تۆ بە حکوومەتی عێراقی بڵێ مەعاش بنێرە ئیلا ئەبێ ڕێککەوتنێک بکرێت لەسەر داهات ئەنجا بۆ ئاگاداریش ئەم جارە حکوومەتی عێراق تەنها بە نەوت ڕازی نابێ پێسی داوای داهاتی خاڵە سنووریەکانی شەکات ئەنجا هەموویەتی بەشێکێتی ئەوە نازام نەتیجەی اتفاقاکە ئاگاتە چی لەبەرەوەی کە حکوومەتی عێراقیش وەزعی زۆر خراپەوە سعری نەوتیش هاتووەتە خوارەوە نیەتێک هەیە کە دەستا و دەستکردن بێ بە هەرێمی کوردستان نێوێ ڕێکەوتنی لەگەڵا بکە خودت ئەوێ لەگەڵی بکات بەڵام بۆی ئەحراز نەبێت لە بەرامبەر شەقامی عراقیە زادی عراقیە کامیان ڕاستە خۆی ئیحراجە زۆر لە بەردەم جادەی عێراق ناتوانێت داوای داهاتی نەوتەکە نەکە تۆ جارێ واز لەوە بێنە ڕێککەوتن ئەەکەنی ئەمڕۆژ وەکو پێم وتی کۆبنەوەی هێزە باڵاکانی شیعە ئەڵێ دەبێت داهات هەمووی بێتەوە ناو سندوقی مرکزی و بانقی مرکزی بە داهاتی هەموو خاڵە سنووریەکان چکە خاڵە سنووریەکانی تری عێراقیش داهاتەکەی زۆر تاڵان نەکرێت ینی وە نەبێ حکوومەتی عێراق حکوومەتێک بێ زۆر شەفاف و ئەوە بێت نەخێر بەڵام ئێمە ناکرێ بڵێن وڵای قەیچێکە حکوومەتی هەرێم نەزیه بێ ناشەفا بێ خۆ عێراقیش ناشەفافە هەرنا داهاتی نەوت لە عێراقا ئەچێتە سۆمەوە ئەچێتە بانقی مرکزیەوە بۆیە کازمی هەم فشاری جادەی لەسرە کە دەبێت کۆنتترۆلی داهاتی عێراق بکە بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام لە عینی کاتیشە ئەوەی ئێمە بیزانین کازمی نیازی پاکە کە ئەوێ بگاتە ڕێککەوتن لەگەڵ هەرێم چکە تەحدیدەن
لە مەوزوعی مەعاشە ئەو نایەوێ کەسێک بەچی حراجەکەی دەربازە بێ لە بەچی ئەتوانێت هەرێمی کوردستانیش ڕازیکە و جادە و لایەنە شیعەکانیش ڕازیکە بەوەی کە هەرێمی کوردستان بەوەی کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە اتفاقی لەگەڵ بکە ئیتر چەند نەوتی ئەداتێ چەند داهاتی خاڵە سنووریەکان و گمرک و ناوخۆی ئەداتی ئەبێ اتفاقی لەگەڵ کە ئەگەر نیکە حکوومەتی هەرێم نەکێشە بۆ کازمی دروستەکە و کازمی ناچارە بێت ینی ناتوانێت مامەڵێکی دروست لەگەڵ هەرێم بکە ئێمە بۆ خۆمان تووشی کێشەیەکی گەورابین بەڕاستی وەزعی کە ئێستا هەیە و ئەو بێپارەی و بێمەعاشەیە خۆ ناکرێ ئەنی کاکەزانە جەناب تەڵێ خەڵک دایمە من ڕەخنەم لێ گیراوە بە تایبەتی لەلایەن بەڕاستی پارتیەوە با بە سەراحەت بڵێم کە من سەراحەت قسەم کردو ئێمە چیمانەوت هەموو کاتێک ئەوەمانوت کە ئێسەوە تا حکوومەتی هەرێم هەموو ڕۆژێ ڕاکەنە بەغا بۆی لەگەڵ بەغا ڕێکەون ئێمە مەمانەوت ئەماوت ئەو نەوتە پێشتر بەشێکی بدە بەغا بەرمیلەی کە لە ئێوە دەنگتان لە سەردا و لۆبیتان بۆ دروست کرد و پەرلەمانتارەکان لەگەڵ ئێوە دەنجیان پێدا ئەگەر ئەو کاتە و 100,000 یان 250,000 بنێرا قانونی موازنەی ساڵی پار بەرامبەر 250,000 کەمیەک پارە بوو ئەوە وەکو خۆی مانگانە تەسلیمی بەغا بکرا ئێستا کوردستان تووشی ئەم کێشەیە نابوو بەڵام حکوومەتی هەرێم تەسلیمی نەکردووە تووشی نابوو باشە لە ڕووی یاسا لە ڕووی دەستورەوە هەرێم ئەتوانێت مەسەلەن چ فەراغێک بدۆزێتەوە ئیستفادە لە چی بکات وەکو چۆن وەکۆی کە مەسەلەن بتوانێت بجێ بۆ بێتەوە جارێکی تر بەبێەوەینەوەت بنێرێ یانەوە بوو بە مستایل ناتوانیت ئەمڕۆ لە مۆزعی عێراق لە مۆزعدارایە خراپەی عێراق لە هاتنە خوارەوەی نەوت لە نەبوونی موازنە ناکرێ حکوومەتی هەرێم بڵێ من نەوت ڕادستی بەغا ناکەم داوای مەعاشی لەکەم تەنها یەکشت ئەگەر نەوێ نەوت ڕادستکات دەبێ خۆی ئیداری ناوخۆی خۆی بکات وەکو ماوەیەک ئەو هەڵەیەمان کرد چوتیان بەغا مفلیسە و پارەی نییە و ئێمە پێویستمان بە بەغا نییە و داهاتی خۆمان و نەوتی خۆمان ئیتر پێویستمان بە بەغا نابێ خۆمان خەڵک بەخێوەکەین نەوتەکەەوە نە زۆرە پارەکەەوە نە زۆرە بلێشی ئەمێنێتەوە لە غیری مەعاشیش ئمە کوردستان بەخێوەکەینەوە نەتیجەکەی کاڵێم سیاسەتی نەوت غەڵات بڵێ سیاسەتی نەوت غەڵات من پرسیارەکەم هەرچی عقدە کردومانە ناشەفاف بووە و ڕاست نییەوە ئێمە قەرزارێکی زۆری شەریکاتین و ئێمە قەرزارێکی زۆری دەوڵەتی ترین ئەوەی بزانی لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان ئەتوانێت لە ژێر چنجی تورکیا دەربێت و جارێکتر بگەڕێتەوە بۆ بەغدا و اتفاقی لەگەڵا بکە من بە قورسی ئەزانم ئەوە بکات مانای وڵاتەکەی خۆی خۆشەوێت حکوومەتی هەرێم بتوانێت ئەمە بکە میلەتەکەی خۆی خۆشێ بەڵام نەیتوانێ بیکە مانای وایە بەڕاستی ئەو لە خەمی بەرژەوەندی خەڵکی خۆی نییە چونکە ئەو اتفاقی کە کراوە هەمومان نەیزانین بەڕاستی لە کاتێکا بۆ ڕەنگە سعرینەوت زۆر بوو لە کاتێک بوو حکوومەتی هەرێم پێی وابوو پێویستی بە بەغا نییە بەغا ینی سربەخۆیی نازانم چی ئەم شتانەی کە باسییانە کرد ئێستا خۆ دەرکەوت ئەمە هەمووی وان نییە و ئێستا ئەوانەڵێن بەغا استراتیجە بەغا ناوەندە بەغا کێشەکان حەلەکان هەمووی لە بەغا وڵی کاکزانێ ئێمەش چەند ساڵ بوو هەروامانەوە ئاڵا خانیانی پرسیارێکی خەڵک بکەین ینی ئێستا ئەمە ئەمڕۆ وەزارەتی تەندروستی کارمەند و پزیشکانی تەندروستی کە لە جەبهەیە کە من موچیان وەرگرت بەڵام بەبڕینەوە کەمە نیگەرانێکی زۆر قورسی دروست کردەوە و ئەمڕۆژ لە سوۆشیال میدیا کۆمەڵی قایمەی تری بڕین دێت خەڵک حسابێکا 300,000 بۆ مۆزەفێک کە 6 مانگە موچێ وەرنەگرت و دواتر 50 ڕۆژ بەسەر ئەو موچێ ناوبڕی هەیە بۆ ئەوی هەرێمی کوردستان دەربازی بێ لەم حاڵەتەوە خەڵکیش نەچێتە ژێر هێڵی خوارتری هەژاری تاکە چارەسەری حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان چێ بۆی لانی کەم خۆیان بگرن بەرامبەر ئەم هەزا اقتصادیە باش جناب شتێکی زۆر باشت باس کرد فعلەن ینی تۆ ئەم هەموو کاربەندی تەندروستی و دکتۆرە کە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بوونەتەوە وەکو جەبهەوایە باشە ڕەنگە دەک خۆی توش بێ بچێ ماڵ مناڵەکەشی توشکا لە کاتێکە مەعاش وەرناگرێ بشە بیدا بە ماڵ مناڵەکەی نەک ئەوان هێزەکانی ئاسایش هەموو لایەک ئەم دەستگایانە بەڵام ئەوان بە تایبەتی لەم کاتەیە ئەم پرسیارە حەق لە هەرێمی کوردستان بکرێ لەم حکوومەتی هەرێمی کوردستانە بکرێ و من دای مەڵێم حکوومەتی پێشووتریش هەر سیاسەتەکەی ڕاست نەبووە بەڵام ێستا ئەم حکوومەتە هەیە پرسیارەکە لەوەیە ئەمە چی ویژدانێکە قبوڵەکە تۆ کەسێکت کارمەندێکت چەند مانگ بێ مەعاشی وەرنەگرت بێ لەناو ئەم نەخۆشیە بێ ماڵ و مناڵیشی مەعاشی نەبێ کرێخانوەکەشی نەبێ تۆش بێ بڵێ وەڵای من هیچ سیاسەتێکم نییە و نامەوێ داهاتەکەش شەفاف کەم و نامەوێ نەوتەکەش هین بکەم و نامێت اتفاقیەکەش لەگەڵ تورکیا عاجز کەم لە بەخاتری سین و ساد بەڵام قەیناکە خەڵکەکەم با مەعاش وەرنەگرێ ئەم مانگە 100,000 بۆ کارمەندێکی تەندروستی زۆرە لێی ببڕی 50,000 و 100,000 بۆ ئاسایشێکی سەر جادە زۆرە لێی بڕی خوا قبوڵی ناکە لە کاتێکە ینی ئەمە ڕێگە چارەنێ ڕێگە چارە ئەوەیە من بەش بە حاڵی خۆم دەبێت لەگەڵ بەقا ڕێککەوتنێکی شەفاف بکرێت دوو حکوومەت
حکوومەتی هەرێم دانیشە چاکسازی لە کەرتی نەوت بکات لە داهاتی گومریکیەکان بکە بەسەیتر ئەم خاڵە سنووری و داهاتە گومریکی شتانە بۆ هەندێک لایەن و هەندێک کەسە ڕۆن و لە ناو هەندێک حزبیش بۆ هەندێک کەسە ڕۆن ینی ئەهێنێ میلەتەکە تۆ لەم کاتەیە خەمێکی لێ باشە من نەویست دوای ئەم پرسیارە بکەم بەڵام ناچارم بەڕێزت قیادی یەکێتی نیشتیمانی کوردستانی لە خولی پێشوار قیادی بوویت و کەسێکی نزیکیت لە بڕیار بەدەستانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مەکتەبی سیاسی و هاوسەرۆکانە یەکێتی چی ئەکا مەسەلەن ئێستا پرسیارێکێ زۆر جار کە ئەوترێ داهاتی نەفت شەفاف نییە داهاتەکان شەفاف نیە خەڵک پرسیارەکە یەکێتی ئیشی چیە لە نام حکوومەتە یەکێتی بۆ قسە ناکە یەکێتی بۆ شەفافی ناکە ئێوە ئێستا هەستەکەن تەنها بەشدارن شەریک نین دەستان لە جونگا ئەساسیەکان بەربووە یاخۆت ینی تێگەیشت ینی حەقیقەتەکە کامێ لەم بارەیە کاکزانە بەڵێ یەکێتی خۆی بە خاوەنی خەڵکەزانێ خۆی بە خەمخۆری خەڵکەزانێ خۆی بە تەواوکەری ڕێبازی جەنابی مامەزانێکە لە خەمی خەڵک بوونە و دایمەوتێتی شعارەکەی ئەو بووە کە دایمە چاومان لە خانوە قوڕەکان بێ بەڵام ئەمڕۆ خۆتەزانی لە ناوچەکە گۆڕانکاریەکەی ئێمە بە تەنیا باڵا دەستنین لەم حکوومەتە یەکێتی بە تەنیا ناتوانێ ئەم مەوزوع حەلکات دەبێ پارتی دیموکراتی کوردستانیش بمانێ و نەمانەوێ بەشێکی گرنگی ئەم حکوومەتەن دەبێت گۆڕان و دەبێت لایەنەکانی کرد هەمووی بە یەکەوە بەرنامەیەکی نیشتیمانیمان هەبێ بەڵام زۆرتر ڕویان لە یەکێتی بەڵام گۆڕان نەبوو ڕووی لە شعار نابێت منیسە تا بەیانی هەموو دەستگا و هەموو میدیاکانی یەکێتی و هەمومان دانیشین ئەڵێن ئەمەمان قبول نییە یەکێتی قبولی نییە خەڵک برسی بێ ئەبێ بە پەرلامە و پلان بیکەین دەبێت لایەنەکانی تریش هاوکارمان بن دەبێت گۆڕانیش کە مزاهراتی گرتبوو داوای پاکسازی و چاکسازی و شەفافەتی نەوتیە کرد نازانم ئیسە بێدەنگە دەبێت ئیسە ئەویش دەنگی بەرز کاتەوە بۆ هەر یەکێتی داوای بکە ئێمە خۆمان بە خاوەنی ئەزانین بەڵام دەبێت ئەوانیش داواکەن دەبێت یەکگرتوش داوای کا دەبێت کۆمەژە دەبێت پارتی دیموکراتی کوردستانیش قەزیەکە وای لەنێ سەنگەری یەکێتیە لە پارتی ئێمە هەمومان دەبێت بڕۆینە بەرەی ئەم خەڵکە ئەم حکوومەتە هی هەموو لایەکە هەر هی پارتی و یەکێتی و هەمومانە دەبێت بڵێن ئەم حکوومەتە دەبێت داهاتی شەفاف بێت کاکە دەبێت ئەو پەرلەمانی کوردستانە پەرلەمانێکی کارا بێت وەکو پەرلە هیچ نەبێت تۆز وەکو پەرلەمانی عێراق بێت کە ئەتوانێت وەزیرێ بانکا بڵێ کوا فڵان شت کە دەتوانێت مەسئولێک بانکا بڵێ ئەمەد بۆ کۆ بردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەزارەتی سەحا ویستویانە هەندێک عەقدی لابەلای ئەم لا ئەولا بکەن کە بڕوا بۆ هەندێک لایەن بۆ مەسەلەی ئەم وەزعی کۆڕۆنا و ئەم عەقدی دەرمانوشتە دنیا هەڵساوە تقریر گەیشتووە پەرلەمان ئیمزا کۆکراوەتەوە بووە بە زەختی دنیا لەسەر ئەم وەزارەتە ئەسڵەن داوای ئیستیقالەی وەزیرەکەشەکەن لا ببرێ کە وەزیر سەحا کە 4 ڕۆژەدانرا بەڵێ کە 4 ڕۆژەدانراوە ینی ئەدەبێ هەموو دەستگاکانمان ئەویش کەوتۆتە هەژێر مەسەلەن زۆرینە و کەمینە پەرلەمان ئەو خۆبینیمان ینی بۆ مەسایلی تایبەت بەکاردێک کە لە کاتێکا ئیشی پەرلەمان ڕقابەیە ئیشی پەرلەمان ئیشی پەرلەمان راپۆرتە ئیشی پەرلەمان کۆکردنەوەی ئیمزای ئیشی پەرلەمان لۆبیە ئیشی پەرلەمان ڕقابەیە دەستکردنیە دەرکردنی یاسایە کە داوای شەفافەت و عەدالەت بکە لە داهاتی ئەم وڵاتە لە خاڵە سنووریەکان لە ینی سە تۆ بڕۆی لە پەرلەمانی کوردستان داهاتی عێراقت لەلا هەیە داهاتی ئەفۆن هەرێمی کوردستانت لایە ڕۆژانە لە خاڵە سنووریەکانەوە چی دێت بەسەر هەر نەوت لە لاتێ مخۆم چەند جا پرسیارم کردوڵێن لە لامان نییە باشە لەناو وەزارەتی دارایی نوێنەرانی عێراق هەیە ئەسڵەن من چەند جارێکیش ئەمەم وتووە لە وەزارەتی نەوتی عێراق هەموو بەیانیەک هەموو ئەندام پەرلەمانێک بۆ تێ لە بەشی فەنی ئەو عەدادانەی کە نەوتی عێراق ئەچێتە میناکان لەکوێ ئەفرۆشێت چەند داخڵە بێت چەند ئەچێتە خەزانەکان چەند ئەفرۆشرێ بە ڕقم بۆت بێ وەری بگری لە بەردەمت هەیە و ئەمڕۆ بە چەند فرۆشراوە ینی ئەقەلەهو ئەوە تۆزی شەفافەتی تایە نامێ بڵێم ئەوێش زۆر شەفافە دەینەوە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەڵبژاردننی زۆرمان لە پێشە نییە بە شعار نابێت ئێمە من پێم وایە ئێمە دەبێت لەگەڵەوە بین ئەبێت چاکسازی بکرێت چاکسازی حقیقت کە لە بەرژەوەندی خەڵکا بێ ئەبێت داهات شەفاف بکرێ ئەبێ داهاتی نەوت شەفاف بکرێ ئەبێ بەرژەوەندی خەڵک بخرێتە بەرژەوەندی حیزب و تورکیا و نازانم کێ ئەمە زۆر گرنگە پێداگری لەسەرکە وەڵاهی بەڵام نەمانتوانی لەگەڵ بەغا ڕێککەوین و نەمانتوانی داهات شەفاف بکەین و هیچ چاکسازیەک کە لە بەرژەوەندی خەڵک بوو نەبوو من پێم وایە کێتی ڕێگەی تری لە پێشە هەر نانە با داوای هەڵبژاردننی پێشوەخت بکەین داوای گۆڕینی ئەم حکوومەتە بکەین چکە ئەگەینە ئەو نەتیجەی کە ئەم حکوومەتە ناتوانێت لە ئاسمتمانەی خەڵک بێ و ناتوانێتەوەی یەکێتی لە حکوومەت چارەسەرێک بزانە ڕێگەمەدەنیەکان خۆت زیینەوە نابێت ڕێگەمەدەنیەکان زۆرن پەساردنی ئەندامێتیمان لە حکوومەت لە پەرلەمان ئەمانە هەمووی ڕێگە و لۆبی مەدەنی و دیموکراسی بەڵام 2000 گەر وەکو
وەکو ئەزمموی بزوتنەوەی گۆڕان دووبارە کرایەوە من پێم وایە یەکێتی نەخۆی بەتەنیا و ئەو جوڵەیەش دەستی پێ کردووە و ئەمڕۆ سەردانەکانی جنابی هاوسەرۆک دەستی پێ کردووە کە ئێمە لەگەڵ لایەنەکانی تر کە بەشدارن لە حکوومەت هەمومان فشار لەم حکوومەتە بکەین کە لەگەڵ بەغاڕێکە بێ داهات شەفاف بێ و خەمێک لە مەعاش و بوجە و ینی چارەنووسی ئەمە لە شعارەباتە دەر بۆ پراکتیک ئەوە دەستمان پێ کردووە و سەردانەکانیش دەستی پێ کردووە ئەو هێز و لایەنانە کۆ ئەکرێتەوە بۆ یەکێتی بەتەنیانە بێ چکە نامانەوێت بە شەڕی یەکێتی و پارتی یەکێتی و نازام چیچکە ئەگەر ئەمە بکەین ڕەنگە خەڵک پێمانەڵێەوە خۆتان بەشدارن لە حکوومەت ئەی ئێوە جێگری سەرۆکی حکوومەتانەیە ئێوە سەرۆکی پەرلەمانتانێ لە حقیقەتی شاوایە ئێمە ڕێگە و شوێنمان بەدەسەوەی کە بتوانین چاکسازی لە حکوومەت بکەین چاکسازی لە داهاتکەین شەفافەتی داهاتمانە بێ پێمان پێمان نەکرا ئەو سەڕەنگە ئیتر ئەو شتانی تر کە باسمان کردووە وەڵاو من بۆ خۆم پێم وایە باشترین حەلەوەیە کە داوای هەڵبژاردننی پێشوەخت بگەین ڕەنگە زروفیش لەبار نەبێ بۆ خۆت تەزانە مشکلەی کۆرۆنا هەیە مشکلەی داهات حکوومەتێک وەکەوەی عراق ئەشکرێ حکوومەتێکی کاتی دروست ببێت حکوومەت گرنگ ئەوەیە ئەم حکوومەتە دەبێت بیر لەوە بکاتەوە ئێستا خەمی خەڵکی بێ خەمی قوتی خەڵکی بێت چون خەڵک بەڕاستی لەوە زیاتر حەقێتی نە لە من و نە لە یەکێتی و نە لە پارتی و نە لە هیچ لایەنێکی قبول بکات زۆر باشە ئاڵاخان دێمە سەر پرسی بەزاندنی سنوور کەم ڕۆزارەتی پێشمەرگەش قسەی تیا کرد لە مۆزوعەکە عراق ئەتوانێت چی بکات مەسەلەن بەغدا ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی ئەم لەشکرکێشەی تورکیاکە بەفعلی دەستی پێکردو ئەم جزم و زۆڵانەی ئێران بوەستێنە کە لە ڕووی سەربازی و هەردووشی مانۆڕەکەت تورکیا بەفعلی دەستی پێکرد مەسەلەن لە خاتیرە چای خاتیرە مەسەلەن داگیر کردووە 21 گوندی داگیر کردووە جگە لەو مەقەڕانی لە شوێنەکانی تر هەیە بوو لە دوو بەردان هەیە بوو مەسەلەن لە سۆرانەتی لە بەنەپاپشتیان مەسەلەن لە کۆریتارەتی لە ڕۆڵەتی لەم شوێنانە ئێستا بەفعلی شوێن داگیرەکە بۆ ئەمە عراق بۆ سیادەی پاراستنی سیادەی عراق چی ئەکا عراق وە بێ کورد چی بکات کورد ئەبێ بەشێک بێ لە عێراق لە سیاسی عێراق و استراتیجی عێراق بۆ ئەم مۆزوعە هەرێمی کوردستان بە تەنیا ناتوانێت ڕوبەڕووی ئەم مۆزوعە ببێتەوە یعنی چیەکە بەیانی ئیدانە دەرەکات دەریەکە شەڕ بکەین بە سەراحەت قسەکەین هێزی پێشمەرگە ڕوبەڕووی ئەم هێزانە بێتەوە کە دێت نەخێر ئەم مۆزوعە مۆزوعێکی سیادیە ئەبێ هاوکار بین و تەنسیقمان لەگەڵ حکوومەتی عێراقی بێ حکوومەتی عێراقی ئەتوانێت چی بکە حکوومەتی عێراقی بەتەکید ئەوانی کە ڕێو شوێنە دیبلۆماسیەکانە کردوێتی سەفیر بانگەکە نامەی ناڕزای و مزەکەری احتیجاجی ئەداتێ ئەمە خەرقە ئەمانە بەڵام بیرمان نەچێ ڕێککەوتن نامەیەک لە نێوان عێراق و تورکیا هەیە زۆر کۆنا حەقەدا بە تورکیا بێتە ناو خاکی عێراقەوە بۆ ڕاونانی پەکەکە بەحساب بۆ پاراستنی بەرژەوەندی خۆی و پاراستنی با بڵێن ئەمنی قەومی و ئەمنی نەتەوەیی تورکیا ئەمە پێویستی بە چاوپێخشانەوە هەیە ئەمە یەکێک لە شتەکانە کە ئەتوانین ئێمە ڕێی پەرلەمانەوە ئیشی لەسەرکەین چاوپێخشانەوە بەم ڕێککەوتنایەم ڕێککەوتنە تا چەند گونجاوە لەم کاتە یان ئەبێت چی بکرێ خاڵێکی تر بیرمان نەچێ ئەم حرەکەی کە ئێستا هەیە حرەکەیەک نییە تەنها لە دەستی عێراق و تورکیا بێ ئەمە زلهێزەکانی دنیا شەریکنتیایە ینی بۆ نمونە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای سە باس لەواکە ئەڵێ لە سنووری بەینی سووریا و کوردستانی عێراقا قاچاقچێتی هەموو شتێکەیە بە قاچاقچێتی تێرۆریستانەوە ئەمە تەسریحێکی خەتەری دوێنێ و ئیمڕۆی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە لەم ڕێگەیەوە داخەڵ بێت تا دەشتینینەوە کۆمەڵێک شتی تری لەم بابەتە هەیە رووسیا بەشێکە لەمەی کە ئەگوزارێ ئێران بەشێکە لەمەی کە ئەگوزارێ ئەمە بۆیە بە هەرێمی کوردستان و بە حکوومەت و بە هێزی پێشمەرگە و بە وەزارەتی پێشمەرگە ناکرێت بەڵام دەبێ لەگەڵ حکوومەتی عێراق بە شەفافیدا بنشین و دەبێ قسە بکەین لەسەر حکوومەتی عێراقی چی پێکرێت حکوومەتی عێراقی پێم وانە بتوانێ چەکداریان هیچ لەگەڵ ئەم مۆزوعە بکە بەڵام سیاسیەن و دیبلۆماسیەن ئەتوانێت ڕێککەوتن بکە خاڵێکی ترشەیە کە هەمومان ئیتر کاتی هاتووە قسەی لەسەر بکەین هەمومان کاتی هاتووە بە حکوومەتی تورکیا بڵێن لە جیاتی ئەوەی هێزی عسکەری بەکارەهێنێت کە ئێستا ئەمڕۆ باوی چەک و هێزی عسکەری نەماوە بۆ حەلکردنی کێشەکان دەبێت کێشەی کورد لە تورکیا حەل ببێت دەبێت کێشەی کورد لە کوردستانی تورکیا حەل ببێت دەبێت کێشەی کورد لە ئێران حەل ببێت دەبێت کێشەی کورد لە سووریا حەل ببێت بە ڕێگەی مەدەنی بۆی دووچاری ئەمە نەبینەوە تۆ هەتا کێشەی کورد لە کوردستانی تورکیا لە کوردستانی باشوور حەل نەکەی باکوور ببوورە تورکیا عزری هەیە ئەم هێزە چەکداری و ئەم عملیەت و ئەم ئۆپەراسیۆنانە ئەنجام بدە بە مافی خۆی ئەزانێت ئەڵێ من ترسم لەسرە
بەڵام ئێمە بێ ئەم کێشەیە ئەمە بەشێک بینە بێ حکوومەتی عێراقی بەشێک بێ لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ مەجلیسی ئەمن لەگەڵ نەتەوەیە گرتوەکان دەبێت کێشەیە حل بکرێ ئەمە کێشەیەکی مزمینە بەڵام تا ئەم کێشەیە حل نەکرێ تورکیا عزیزی خۆی یەکێتی وەکو حزبێکی سەرەکی لە عێراق وەرەمی کوردستان کۆمەڵی خەڵک چاودێری سیاسی پێیان وایە ئەم ڕووداوی کونەماسی پەیان بوو بۆ یەکێتی چونکە ئەمە پژاک ئۆپۆزیسیۆنی ئێرانە ئۆپۆزیسیۆنی تورکیا نیە قەت ڕۆژێک ئەوان فیشەکێک بە تورکیاوە نانێن فیشەک بە ئێرانەوە ئەنێن ئەبوو ئێران وەسەلەم بۆن من ئەگەر بە حەقی خۆی بزانێ ئەمان بردوما بکە بەڵام تورکیا ئەوەی کرد ئەڵێن ئەمە پەیامێکە بۆ یەکێتی و سلێمانی یەکێتی لەم بەرێ ئەمێنێت و یان فشارانە کاریگەری لێ ئەکات یعنی خۆی وەکوتم وەزعەکە ئالۆزە دەبێ وەکو عملیاتێکی زۆر حساسە دەستبردن بۆ هەر شتێک لەوانەیە شتەکە خراپ بکە و کۆتایی پێبێ بەڵام ئەگە بزانی بەڕێکوپێکی مامەڵی لەگەڵی ئەمەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان ڕووەدا لە لەشکەرکێشی تورکیا لە ئەم هەموو قەسفەی کراوە بە تەنها بە یەکێتی بە حزبێک بە هەرێمیش ناکرێت دەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی هەماهەنگی بکەین پارتی دموکراتی کوردستان زۆر کەس ڕەخنەی لێگرێکە بێدەنگە یان زۆرێک لە زۆرەکان هاوکارە بۆ لەشکەرکێشەی تورکیا ئەویش لە ناچاریە یاخود اتفاقی پێشوو بۆمانەوەی ئەو حزبەیە ینی باس لە ڕێککەوتنە کرێت باس لە بوونی هەماهەنگیە کرێت بەڵام ئێمە ناتوانین لەسەر هیچی قسە بکەین تا خەڵکی مختصی خۆی قسەی لەسەر دەکەن ینی من بۆ خۆم ئێستا باسی عێراق وەزی عێراق باسی حەشدی شعبیم لێپرسی باسی نەوتوچیم لێپرسی ئیشی خۆمە ئەیزانم بەڵام ئەم ڕێککەوتنە ئەمنیانە و بە تایبەتیش ڕێککەوتنەکە کە بچێتە چوارچێوەی ئیقلیمی و بەعکسەوە نێودەوڵەتیش نەکەر ئیقلیمی ببوورە لەگەڵ یا نێودەوڵەتیش بەڕاستی وانە بێ خەڵکی خۆڵاخان پێشەوە بە کورتی وەڵامی وەم دەیتەوە مەسەلەن چەند ڕۆژێک ژمارەیەک پەرلەمانتاری هەرێمی کوردستان بە تایبەتیوانی لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانن گوایە مەترسی گەورە لەسەر قوارە و خەڵکی ئێوێ قوارەی هەرێمی کوردستان لە ناو بباچوو نەمێنێت و ئەمانە هیچ بۆ چوون و هەوڵی لەم جۆرە بە کردداریە بینی چنیەتێک بێ لەلایەن بەغدا و چی لەلایەن هەندێک هێزی کوردستانیەوە یاخود بەلا ڕدابردن و مەشغوڵکردنە پێشەوەی ئێمە ئەم پرۆپاگەندایە بکەین و دڵڕاوکیە بکەین و بیکەینە وەرەقەیەک دیسانەوە خەڵکی پێ مەشغوڵکەین بڵێنە ها ئەوە بەغا ئەوێ وامان لێ بکە ئەوە بەغا غەدرمان لێکەوە بەغایەوێ هێز بنێرێ ماڵی خۆمان چاکەین من دراوسەکەم ناتوانێت بێتە سەر ماڵەکەم ئەگەر ماڵەکەی خۆم کێشەی تیانە بێت باشە ئێمە ناو ماڵی خۆمان پێویستی بە چاکردن هەیە جارێکی ترەگەڵێن ئەگەڕێمەوە ئەڵێم تۆ ئەمڕۆ حکوومەت دەبێ حکوومەتی هەمەلایەنە بێ نابێ حکوومەتێکی پۆلیسی بێت نابێ حکوومەتێک بێ بە پۆلیس و تۆقانن ئەم دەوڵەتە بابڕێوە ئەبێ حکوومەتێک بێ چاوی لە هەموو لایەک بێ پارت و هێزە سیاسیەکان دەبێت تۆزیێت تەنازولکەن تۆزێ لە مستەوای خۆیان بێنە سەرەوە هەندێک کەس لە لوتکە دانیشتووە من مامەڵە لەگەڵ ئەم ناکەم و مامەڵە ئەمە وەڵاهی واقعی حاڵە ئێمە ڕێکێتی نیشتیمانی کوردستانی کێتیەکی تازەیە جنابی هاوسەرۆکەکانمان قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن باشە جێی جنابی مام جەلالێت هێزە زلهێزەکانی دنیا و عێراق تەعاملیان لەگەڵەکە ئەگەر هێزیەکەیە ناوێت تەعاملیان لەگەڵکە وڵاهی بە نەتیجە خۆیان زەرەکەن و ئەم هەرێمەش بە نەتیجە ناگاتە هیچ شتێک لەبەرەوەی بە ناو ماڵی خۆمان چاکەین ئەبێمە هێزەکان بێ کۆکۆ ببینەوە ئەبێ بەرنامەمان هەبێ داهات شەفاف بکەین نەوت ڕادستی بەغاکەین معاشی خەڵکی خۆمان بێن ئەوسا نە بەغدا شەڕمان پێفرۆشی نە هێز دێتە سەرمان و نەم شیعارانش جارێتر لای خەڵکێکەوە ئەگەر جنابت ئێستا ئاگدار بی بەعکسەوە ئێستا ئەمڕۆ خەڵکی خوێنەوار ئیتر بەو شیعارەتانە هین ناکات نەوەڵڵا چونکە بۆمان دەرکەوت نەتیجە ئەخیر نەتیجەیە یەکێتی نیشتیمانی کوردستان جومەنی سەرکردایەتەکەی کۆبوونەوە کات جم و جۆڵتان هەیە لەسەر جم و جۆڵتان هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان خەڵک زۆر زۆر بێزارە خۆت چەند جار ئاماژەت پێکرد معاش مەترسی گەورەی کەوتۆتە سەر یەکێتی دروشمەکانی قبول نەکردنەکانی ئەگەێنێتە کوێت تا ئەوەی جیرفانی خەڵک گەرم بێتەوە بەفعلی وەڵاهی دڵنیایانەکەمەوە بەکو ئەوەندەی ئاگادار بووم مادام جناب دەڵێ من ئاگادارم ئەوەندەی من ئاگادار بووم بەڕاستی لە ڕێگەی هەوڵی تایبەتی خۆمانەوە وەکو هاوسەرۆک لەگەڵ بەغا و لەگەڵ لایەنەکان هەمووی لە هەوڵێکی جدین کەوا قسەکانمان لە چوارچێوەی شیعار نەبێ بەڕاستی خەمێک لە خەڵک بخورێت و بەڕاستی هەنگاوەکانیش دەستی پێکردەوە و هەنگاوی باشترشە بێ بەڵام دائیمەن هەنگاوێک لە تو پێویست بە هەنگاوێک لە بەرامبەرەکەشەکە ئەگەر تۆ هەر هەنگاو بنیت بەڵام بەرامبەرەکە لانی کە مەتوانن شەفافن بە خەڵک بڵێن ئێمە تا ئێرەمان کرد و خەڵکی بەتەکید ئەم هەنگاوانە گەیشتەکۆ لەو کاتەیە یەکێتی نیشتیمانی دەبێت بێت بەرامبەر خەڵکەکەی خۆی بڵێ من ئەمەم لە دەست بۆ کردومە لە ئەمەم پێ ئەکرێ ئەمەم پێ ناکرێت بەڵام جارێ ماوە بۆ ئەو مەرحەلەیە یەکێتی باوەڕی بەوە هەیە کە بەو توانایی هەیەی بۆ پشتیوانی جەماوەریەی کە هی یەکێتی نیشتیمانی هەیەی بتوانێت لە خەمی خەڵک بێ و بتوانین شتێک بکەین کە من وەکووتم داهات و شەفاف بێ
و هاوکاری قوتی خەڵک بکەین ئەمڕۆ قوتی خەڵک و پاراستنی ژیانیان و سەلامەتی خەڵک پێش هەموو شتەکانی ترە. زۆر سپاس بۆ بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ شرۆڤە ورد و لابردنی ئەو پەردەیە کە لەسەر کۆمەڵێک پرسیاری هاوڵاتیانی لەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان. سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست، لەگەڵ هاوکارانم پانۆرامەمان پێشکەشکردن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.